ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە چوار بابەتمان بۆ ئامادە کردوون کە یەکەمین بابەتیان باسێکە دەربارەی شارەنووسی مناڵانی بێبەش لە خوێندن. بەپێی دوایین راپۆرتەکانی نێهزەتی ساواداموزی 4 ملیۆن مناڵ لە تەمەنی خوێندندا لە چوون بۆ قوتابخانە بێبەشن. ئەم مناڵانە و بەتایبەت کچان یان بەگشتی دەرفەتی چوون بۆ مەدرسەیان بۆ نەڕەخساوە و یان دوای ماوەیەک چوون بۆ قوتابخانە لە ڕووی ناچاریەوە وازیان لە خوێندن هێناوە. بە پێو زانیاریانەی کە ئێستا لە بەردەستدان بەهۆی بێبەشبوونی بنەماڵەکان لە داهاتی پێویست بۆ دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی زۆربەی مناڵانی بنەماڵە هەژارەکان بۆ بۆنەوە ڕەوانەی بازاڕی کار کراون. سەرڕایەوەی کە دەوڵەت ئاماری ڕەسمی سەبارەت بە ڕێژەی مناڵانی کار و سەرشەقامی بڵاو نەکردوێتەوە و بڵاوی ناکاتەوە، بەڵام هەندێک لە کارناسان ڕێژەی مناڵانە زیاتر لە 2 ملیۆن کەس بەراورد دەکەن. ئەم ئامارانە بە لە بەرچاوگرتنی چوونە سەرەوەی ڕادەی هەژاری، تەلاق و باقی خەسارە کۆمەڵایەتیەکان لە حاڵی پەرەسەندندایە. ئەم مناڵانە مەترسیە چەشنە ئازار، نەخۆشی جەستەیی و ڕەوانی و گیرۆ دەبوون بە مادە هۆشبەرەکانیان لەسەر و داهاتوویەکی لێڵ و ناڕۆشنیان لە بەردەمدایە. بەشی هەرە زۆری داهاتی وڵاتە دەکرێتە خەرجی هێزە سەرکوتگەرەکان. پرۆژەی مایەپوچی ئەتۆمی، پەرەپێدانی خوڕافات و دواکەوتووی، بازدان بە هێزە دواکەوتوەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا و هەمووی دەچێتە گیرفانی کاربەدەستانی گەندەڵەوە. ئەم دەوڵەتە تا ناچار نەکرێت بودجەی پێویست بۆ چارەسەری گیر و گرفتەکانی منداڵان و لە پێناو دابینکردنی داهاتوویەکی ڕوون بۆ منداڵان تەرخان ناکات. گەورەکان و لەوانە باوکان و دایکان، معەلیمان و فەرمانبەرانی ناوەندەکانی بێهداشتی و هیتر ئەرکی زۆر گرنگیان بۆ دابینکردنی مافەکانی منداڵان لەسەر شانە. یەکێک لەم ئەرکانە کە باسی لێ بکەین ناچارکردنی دەوڵەت بۆ بەڕێوەبردنی ئەرکەکانیەتی لە بەرامبەر منداڵاندا. لە هەمان حاڵدا دەبێت سەرنج بدرێت کە استراتیژی کۆماری ئیسلامی پێکهاتە و جێگا و شوێنی و دەور و نەخشە مێژوویەکەی ئاوی خستۆتە هەلومەرجێکەوە کە سەرڕای هەر گوشارێکە بخاتە سەری ناتوانێت خزمەتگوزارێکی بەرچاو بۆ منداڵان دابین کات و نایهەوێت کە بیکات. هەر بۆیە داسەپاندنی هەر ڕادێک لە مافی منداڵان و لەوانە مناڵانی کار بەسەر ئەم ڕەژیمە هەنگاوێک لە گۆڕ نزیکی دەخاتەوە. ڕووخانی کۆماری ئیسلامی ئەگەر ببێتە هۆی دامەزراندنی حکوومەتێکی شۆڕایی و سۆسیالیستی، ئەو کات دەکرێت بوترێت کە مافی منداڵان بەرە و دەستەبەرکردنی یەکجاری دەڕوات. ناوبڕێک ببینن دەربارەی ئەعدامەکان لە ئێستای کۆماری ئیسلامیدا بە بابەتێک دێمەوە خزمەتتان. ئامانجی سیاسی پشتپەردەی ئەعدامی زیندانیانی عادی چییە؟ داسی مەرگی ڕژیمی کۆماری ئیسلامی هەروە لە کاردایە و حکمی لە سێدارەدان لە شکڵی جۆرا و جۆردا بە بەرچاوی خەڵکەوە و لەسەر مەیدان و شەقامەکان و یان لە زیندانەکاندا بە نهێنی ڕاگەندرا و بە ئاشکرا یان شاراوە و بە نهێنی یەکە و یان بە کۆمەڵ بەڕێوە دەچێت. سەرەڕای ئێعدامێکی زۆر و ئامارێکی زۆر ئەوەی کە زۆرتری ئێعدام کراوەکان لەو کەسانن کە حکومەکەیان لە دادگا عادیەکانەوە دەرچووە
ناتوانێت ئامانجی سیاسی شاراوەی دەرکردن و بەڕێوەبردنی ئەم حکومانەدا بپۆشێت. ئێعدامی زیندانیانی عادی و سیاسی لە زیندانەکان و بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ئێعدام بە بەرچاوی خەڵکەوە هاوکاتە لەگەڵ توندکردنەوەی زەختی سەرهەڵسوڕاوانی بزوتنەوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان. دەرکردنی حکمی زیندانی درێژماوە بۆ کەسانێک کە لە چوارچێوەی چالاکانی عەلەنی و تەنانەت یاساییدا هەڵدەسوڕێن. ئەم کردەوانەی ڕژیم هەموویان بەشە جیاجیاکانی سیاسەتێکی دیاریکراون. ئامانجی ئەم سیاسەتە ناچارکردنی کۆمەلگا بەسەر دانەواندن بەرامبەر بە ڕژیمە. ئامانجی ئەم سیاسەتە کوشتنی ڕۆحی ناڕەزایەتی دەربڕینە، ترساندن و کۆنتڕۆڵکردنی خەڵکێکە کە نایان هەوێت لەوە زیاتر لە ژێر کۆتوبەندی کۆماری ئیسلامیدا بژین و لە مافە سەرەتاییەکانی خۆیان بێبەش بن. ئەم ئێعدامانە ئاگاهانە و بەپێی نەخشەیەکی دیاریکرا و بۆ بێدەنگکردنی کۆمەلگا و بڵاوکردنەوەی تۆی ترس لەم ڕژیمە بەڕێوە دەچن. بەڕێوەبردنی عەداڵەت و دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتی دوو پاساوی دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیمن بۆ بەڕێوەبردنی شەپۆلیەوە ئێعدامانە. لە بواری بەڕێوەبردنی عەداڵەت لە ڕژیمێک کە خۆی سەرچاوەی بەربڵاوترین بێعەداڵەتی و هەڵاواردن و نایەکسانی کۆمەڵایەتی و چینایەتیە، لە ڕژیمێک کە کوشتنی هەزاران ئینسانی سیاسی نەیاری خۆی لە پەروەندەکەیدایە و ماشێنی کوشتار و سەرکوتی لە دژی خەڵکی عەداڵەتخواز و مافخواز هەرگیز ڕانەوەستاوە، چۆن دەکرێت ئامانجی لەم کوشتارانەدا بەڕێوەبردنی عەداڵەت بێت؟ لە بواری ئاسایشی کۆمەڵایەتیش ئەوە کۆماری ئیسلامی خۆیەتی کە ئاسایشی لە ژیانی خەڵکی وڵاتە هەڵگرتووە. ئاستی توند و تیژی و کوشتاری وەحشیانە لەلایەن ڕژیمەوە بە هیچ جۆرێک لەگەڵ ئاستی توند و تیژی و جینایەتی تاکەکان بەراورد ناکرێت و بەدەیان قات زیاترە و خۆی وەدی هێنەریەتی. ئاستی بڵاوکردنەوەی مەودای مادە مخەدەرەکان لە کاناڵە مافیاییەکانی ژێر کۆنتڕۆڵی سپای پاسداراندا و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بە هیچ جۆرێک لەگەڵ قەبارەی قاچاقچی ئاساییەکان بەراورد ناکرێت. هەڵگرتنی ئاسایش لە ژیانی خەڵک لەلایەن ڕژیمەوە لە ڕێگەی دەستێوەردانی بەردەوام لە هەموو بوارەکانی ژیانی تایبەت لەلایەن بەسیجی و لیباس شەخسیەکان لەگەڵ ئاستی ئەم تاوانانەی کە ئەموو ئەو بەهاندەری تایبەت دەیکەن بەراورد ناکرێت. کۆماری ئیسلامی قوربانیەکانی نظامێکی زاڵمانەی کۆمەڵایەتی کە بەسەر ژیانی ئینسانەکانیدا داسەپاندووە ئێعدام دەکات بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە بارودۆخێک کە ئەم جۆرە جەنایەتانە تیایدا بەردەوام بەرهەم دێندا بپۆشێت. لەم ناوەدا بە تایبەت پێویستە سیاسەتی ڕژیم لە بەڕێوەبردنی حکمی ئێعدام بە بەرچاوی خەڵک تێک بشکێندرێت. لانی کەمی کارێکە لەم بابەتەوە پێویستە بەڕێوە بچێتەوەیە کە هەمووان لە بەشداریکردن لەم ڕێوڕەسمە دژی ئینسانیە خۆ بپارێزن. نەک هەر مطلقەن نابێت لە نمایشێکی وەحشەتدا کە ڕژیم بۆ لە سێدارەدان بەڕێوەی دەبات بەشداری بکرێت، بەڵکو پێویستە دام و دەستگای ئەم شانۆگەریەشیان پێکۆ بکرێتەوە. ڕژیم دەیهەوێت بیر و ڕای گشتی بە بیستن و بەدیتنی ئەم ئێعدامانە ڕابێنێت و حساسیەتی کۆمەلگا بەرامبەر بەم وەحشیگەریانە کەم کاتەوە. بە پێکێنانی وەها کەش و هەوایەک دەتوانێت بە خەیاڵێکی ئاسوودەتر ئێعدامی زیندانیانی سیاسیش بەڕێوە ببات. خەبات بۆ پێشگرتن لە دەرکردنی حکمی سزای ئێعدام، خەبات بۆ پێشگرتن بە بەڕێوەبردنی ئەم سزانە عادڵانەی ئێعدامە، خەبات بۆ کۆتاییهێنان بە شانۆگەری ئەم ئینسان کوژیە بە بەرچاوی خەڵکەوە بوارێکی گرنگی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی ئەم دەورەیە لە ئێراندا. ئەگەر خەبات بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام ئەرکێکە کە بەردەوام و لە هەموو بارودۆخێکدا پێویستە شوێنی بگیرێت، گرنگی ئەم خەباتەیە. لە بارودۆخی ئێستادا کە ڕژیم بە پەرەپێدانی ئێعدامەکان بە ئاشکرا بە شوێن ئامانجی سیاسی دیاریکراوی دژ بە خەڵکەوەیە، بە چەند قات ئەم ئەرکە زەروریترە لەسەر شانی کۆمەڵانی خەڵک.